خۆشەویست لە بەشی ئاوڕی هەواڵەکانی ڕۆژەڵاتی تیڤیەوە هاتوومەوە خزمەتتان و ئاوڕێک ئەدەینەوە لە هەواڵێک و لە بابەتێکی گرنگ ئەوەش کە خۆتان ئاگادارن و لە هەواڵەکان لە زۆربەی کەناڵ و ڕاگەیاندنەکانە باسی یەکرێ باسی ڕێکەوتنی ئێران نێوان ئێران و پێنج زێدەیەکە و هەر ئەو ڕۆژ ئێران لەگەڵ ئەو وڵاتانە ڕێککەوت و ڕێککەوتنەکەیان ڕاگەیاند لە بەیانیەیەکی سەدلاپەڕەییدا و بڕێک خاڵی تایە بۆیە حەزمان کرد باسێک لەسەر ئەو بابەتە بکەین بە میواندارەتی کاک سالاری پاشایی. بەخێر بێ کاک سالار. زۆر سپاس. منشە لێرەوە سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوڕ و هەموو هاوکارانی بەرنامە. کاک سالار هەر کەسێک و ناوێکی لێنە بازێک کەسان ئەڵێن ئەمە ماراتۆنێک بوو و زۆری خایاند و باسی زۆری لەسەر کرا کە ئەم لا ئەویست ئەمتیاز وەرگێت و ئەو لایش ئەویست ئەمتیاز وەرگێت و بەهەڵەوە شتێکی زۆر زۆر سروشتی و عادیشە لە نێوان وڵاتاندا. بەڵام ئێستا باسی زۆری لەسەرکرێەوە هەر ئەمڕۆ لە ڕاگەاندنەکانە هەر کەسێک و بە جۆرێ خەریکە باسیەکە بۆ وێنە من ئەگەر حەزم کرد تۆزێک بۆ خاڵە ئاماژەی پێ بکەم نەتانیاهۆ ئەڵێ ڕێکەوتنێکی زۆر زۆر هەڵە بوو. ئەگەر هەر بەمەوە دەست پێ بکەینەوە ڕاتان چییە؟ من پێم وایە لە ڕاستیدا نابێ قسەکانی چوزانم ئیسرائیل کە بۆ خۆی استراتژی تایبەت بەخۆی هەیە مەبنایەک بێ یا چوزانم ئەساسێک بێ بۆ تەحلیل و لێکدانەوە بەتەنیا لەبەرەوەی ئێران خودی مەوزوعی ئێران و مەسەلەی ئەتۆمی ئێران و ئەو شتانەی بۆ نمونە پێشووتر بە عنوانی خەتی سوور لەلایەن شخصی ئەوڵی حکوومەتۆ ینی علی خامنەی ئەتڵا علی خامنەی ئەبلاغ کرابوو لە ڕۆژەکانی ڕابردوو یا و مەسەوبەی کە مەجلسی شۆرای ئیسلامی تەسویبی کردبوو ئەگەر ئەمانە ئەساس پێ یا ڕابردووی ئەم پەروەندەیە کە لە 17 ساڵی ڕابردوو بە سەرفکردنی میلیاردها میلیارد دۆلار ئەمبیشن و جاهتەڵەبی ئێران لە ناوچەکە بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی پێشینە و ئیقداماتی ئێران بوو بێ ڕێکەوتن نامەکە لە ڕاستیدا بە معنای پاشەکشەیەکی گەورەتری ئەگەر چیم لەحزەیەکە ئێمە قساکەین و خەریکین بەرنامەکە زەبتەکەین مەتنی سەدلاپەڕەییەکەی وردەکاریەکان و مەفادی تاوافنامەکە هێشتا بەچاو نەبینراوە یا بە وردی بڵاو نەکراوەتەوە ئەم لەحزەیە بەڵام خۆ بەیانیە کۆتاییەکە و ئەو وردە خەبەرانەی کە لەلایەن خەبەرگوزاری ڕۆیتێرزەوە درکاوە نیشانی ئەدا ئەو ڕاستیانە کە ئێران خەتی سوورەکانیشی کە خامنەی دیاری کردو بەزاندووە بۆ نمونە مەسلەی بازرسی لە سایتە ئەتۆمیەکان و بازرسی هەمیشەگی لە بەشی نظامیەکەی و ئەوەی کە یەکجێ بێت تەحریمەکان لەغوو بکرێ بێلافاصلە ئەوەی درکاوە لە مەفادی ڕێکەوتن نامەکە لە ڕاستیدا هەم تەحریمەکان دیارە تەدریجیە یەکەم و دوو ئیمکانی گەڕانەوەی هەیە ئەگەر ئێران نەقزی تەوافق نامەکە بکە هەر زەمانێ و هەم بازڕەسیەکانیش لە مەراکزی نظامیش بە شەرت و شروتێک کە ئێستا هێشتا وردەکاریەکان ئێران قبوڵی کردووە. یعنی ئەم ڕێکەوتن نامە بە مەرجی یا چوزانم بە معنای پاشەکشەیەکی گەورەی ئێرانە لە هەموو ئەو پرۆژە گەورەی کە بوویەتی لە ئەنجامی ئێمە هاتوێتە ئاراوە. تەبیعەتەن لەغوی تەدریجی تەحریمەکانی بۆ ئێران ئەتوانێت دەستکەوتێک بێ بۆ نمونە لەغوی تەحریمی تەسلیحاتی کە بۆ غەرب مهمە ئەو جۆرەی درکاوە دیارە وردەکاریەکان زۆرتر لە ڕۆژانی داهاتوو لەسەر ئەساسی مەتنە ئینگلیسیەکە کەوێتە دەر لە دوو مەرحەلەی 5 بۆ 8 ساڵایە ینی زۆر یەک شەوە و یەکجانبە بەتەنیا نییە و لە بەرامبەریشە تەبانە بێ مەفادەکەی تریش دەربکەوێت کە بزانین ئاستی عقبنشینیەکەی ئێران تا چ ڕادەیەکە. دەنگۆیەک هەیە کە ئەڵێن هەر دوێنێ ڕێککەوت بوون و ئەمە نەیانەویست بە جۆرێک ڕاگەیاندنەکان باسی بکرێت بۆ ئەوەی کە ناڕازیەکانی نێوخۆی ئێران ئەوانەی کە پێیان خۆش نییە ڕێکەوتنێک دروست بێ تۆزە هێور ببنەوە. ڕاستە ئەمە؟ وەڵا ئەگەر دەنگۆی سەر ڕسانەکان ئەساس بێ ئەوە بڵاو بوو کە ڕێکەوتنامەکە تەواو ببوو لە یەک دوو ڕۆژی ئەخیرا فقط هەندێک وردەکاری مابوو کە شێوەی
بەیان و ئیبلاغکردنی یا ئەوەیش حتا ئەو دەنگۆیە بڵاو بووەوە کە ئێران یەکێ لە شەرتەکانی ئێرانەوە بووە هەمووی مەتنە سەد سەفحەیەکە وردەکاریەکانی علەنی و ڕسانەیی نەکرێتەوە وەلی خۆب لە دنیای ڕسانە و ڕاگەاندنە بەتایبەت لە ڕۆژئاوایە ئەمە تقریبان شتێکی غیرممکنە لە فەزای کراوە دموکراتیکی و ڕسانەیی ڕۆژاوایە غیری ممکنە کە وردەکاریانە نەدرکێشایە لە ڕۆژەکانی ئەووەڵە ئێران بیەوێ کەماکان ڕوو بە ئەفکاری عمومی جامعەی خۆی مەفادێک یا خاڵهایەک بەرجەستە بکاتوە لە تەبلیغاتە کە بە عنوانی دەستکەوت و سەرکەوتن یەکجانبە پیشانی بە یا مەسەلەن ئەگەر تەبلیغاتی حتا ڕسانەهایە وەک BBC و سەدای ئەمریکا ئەوانیش چاو لێ بکەن لەبەرەوەی کۆمەڵێکی زۆر لە ئیسلاح تەڵەبان یعنی گرایشی ئیسلاح تەڵەبی دەوڵەتی یا کۆنە ئیسلاح تەڵەبانی دەوڵەتی تایە کارمەند و کارگێڕن وتەهایە لە ئیسرائیل بەرجەستاکرێتەوە کە لە ڕاستیدا بە قازانجی ئێرانە مثلا باسی تەسلیمی غەرب بکرێ لە حاڵێکە هەموو کەسەزانێ ئێران پاشەکشەی کردووە ئێران لە پرۆژەیە کە میلیارد دلار سەرفی کرد بوو بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی عەقب نشینیەکی گەورەی کرد و ئەوە جامە زەهرەکەی هەڵداوە تەبعاً لە بەرامبەر لاچوونی تەدریجی تەحریمەکان یا معاملاتێکی گەورەی اقتصادی کە جۆرێک دەربازبوونە لەو تەنگەژە اقتصادی ئێران ساڵەهای ساڵەتەی کەوتووە یا لە ئەنجامی تەحریمەکانە بەسەر ئێرانە تەحمیل بووە قەیرانێکی هەمەلایەنەی اقتصادیە کە لە ڕاستیدا شاید مان و نەمانی جمهوری ئیسلامی گرێ خواردووە بەوە. باشە هەرچەند ئێوە ئاماژە بەوەکەن کە بە هەر حاڵ ئێران پاشەکشێکی زۆری کردو بەڵام ئەگەر ئەو لایەنەی کە پیان خۆشنێ وەکو ئەوانەی ناڕازیەکانی ناوخۆی ئێران لایەنی ئەوانەی کە زۆرتر لە دەوروبەری خامنەین یان مەسەڵەن ئیسرائیل و ئەو کۆماری خوازەکانی ئەمریکا ئایا لەسەر ئەمە دوایە درێژە دەن بە ئەو جۆرە ناڕزایەتی خۆیان بم پێم وابێ هەم لایەنی توندڕە و مەسەن کەسانێک کە لە شرایەتی پێشووی حل نەبوونی مەسەلەی ئەتۆمی ئێران یا مەسەلەن ئەو تەزاد و تەناقوز و کێش و تەنازوع شەدیدەی لە بینی غەرب و ئێرانە لە ئارادا بوو مەنافعیان زۆرتر لەمەیە بوو وەکو لایەنهای توندڕەوی ناو حاکمیەت یا بەشایەک لە سپای پاسداران ئەوان کەماکان هەوڵەدەن کە لەسەر ئەساسی مەفادی وردەکاریەکانی کە ئێران عەقب نشینی زۆرتری کردووە یا مەسەلەن بە تەواوی وازی هێناوە لەو پرۆژە گەورە ئەتۆمیەی خۆی دابەزیوەتە سەر مەحدودیەتایە کە غەرب وڵاتانی پێنجزەدەیەک تەحمیلیان کرۆ بەسەر ئێرانە زۆرتر ئەمە زەقەکەن و لایەنی کۆنگرس لە ئەمریکایش لایەنەی مخالفی ئۆبامایش من پێم وایە زۆرتر لە ڕۆژانی داهاتووە وەکو دەوری پێشوو تاکی دەکەن لەسەر و خاڵانەی کە بە معنای عەقب نشینی غەرب بە قەلەمدا دەبێت عەقب نشینی ئەمریکا و جۆرێک سازشی ناپێویست یا جۆرێک تەفاهمنامەیە کە لە نزەر ئێوان و تەفاهمنامەیەکی گونجاو نییە تەفاهمنامەیەکی خراو لە قەڵام ئەدرێ پێم وابێ لە باری ڕاگەاندن و هەر لە ئیسەیش و زەمزەمەی ئەوانە ئەبیسین شتێکی تەبیعیشە لەبەر هەمی ئەم ڕێککەوتنەدا ڕۆحانی لە تویتێکی خۆیدا باسیەوە کات کە دەرگایەکی نوێ بە ڕووی خەڵکی ئێران داکرێتەوە ئەو دەرگایە بەڕێوە چییە؟ شاید ئەمان شتێک کە تەبلیغی پێواکەن ئەوە بێ منزوریەوە بێ تەحریمەکان کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک داناوە و ئەگەر کرانەوەیکی اقتصادی باوای دابنی فەرز بێ بەڕووی ئێرانە بکرێتەوە و ئەمە ڕاستەوخۆ لە کورتماوە یا درێژماوەیش تاسیری لەسەر ژیانی خەڵک بێ شاید ئاماژە بەوانە بێ تەمان لەلایەن زۆر خەڵکی تریشۆ کە سەر بە دەوڵەت نین باسی لەواکرێ ئەگەر هەر دەرەجە لاچوونی تەحریمەکان منجر بە ئێرتقای ژیانی خەڵک بە باشبوونی ژیانی خەڵک بێ خۆ وەک نقطەیەکی مثبەت ئاماژەی پێ ئەکرێ شاید ئشارە بەوە بێ ئەو نقطە بێ تۆ بڵێ کلیلەکانی ڕۆحانی بەو دەرگایە بخوات وەڵا ئەبێ ڕووداوەکانی داهاتوو جوابی ئەو پرسیارە بدەنەوە من ئێستا ئەوەی تایسە پیشانی داوە ئەمما توانێت شاید زۆرتر حربەیەکی تەبلیغاتی بۆ انتخاباتی بەعدیش بێ بۆ سەرکەوتنی دووبارەی بۆ نمونە ڕۆحانی لە دەوری داهاتووی انتخابات 2 ساڵی ئایندا یا بۆ ئۆباما بۆ حزبی ئۆباما لایەنی دموکراتەکان و کەندی بەعدی بۆ سەرکۆماری لە دەورەی ساڵ و نەوی داهاتووە کە بەعنوانی سەرکەوتنێک چاوی لەکەن حەلکردنی مەسەلەی ئەتۆمی بحرانی ئەتۆمی لە ئێران یا کەیسی ئەتۆمی لە ئێران وەکو کوردێک
کە ئێوە سەیری ئەم وەزیەتەکەن ڕاتان چییە کە یعنی دەبارەی ئەم وەزیەتەوە ئێستا چۆن سەیریەکەن ئەحزابی کوردی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی زۆر پێیان خۆش نەبوو ڕێککەوتنێک لە نێوان ئێران و ینی کۆماری ئیسلامی و وڵاتانی پێنجێدەیەک بکرێت و واژۆ بکرێت ئێستا لەم کاتێ وازانی هەڵوێستیان چۆن بێت و چی بکەن چۆن بجوڵێنەوە پێشبینیکردنی هەڵوێستی دانەدانیان کارێکی ئاسان نییە وەلی خۆب نیگەرانی هەیە کە پێشووتر لە لایەن ئۆپۆزیسیۆنی کورد و ئۆپۆزیسیۆنی ئێرانی و زۆرجار بینراوە عەدەمی ئەعتماد و غێری قابلی ینی باوەڕ نەکردنی بە ڕژیمێکی وەک ئێرانە کە بە ئاسانی ئەو پۆڵانەی کە ئەڕژێتەوە حسابی دەوڵەتەکەی یا ئەو کرانەوەی لاچوونی تەحریمەکان کە ئەتوانین بە معنای کرانەوەیکی اقتصادی بێ بەڕووی دەوڵەتەکەیە ئەمە مستەقیمەن بچێتە سەر سەفرەی خەڵک و نەچێتە خزمەت تێرۆریزم لە ناوچەکە نەچێتە خزمەت حمایەت لە حیزب اللای لوبنان و لە باقی گروههای تێرۆریستی لە سووریە و لە عێراقا یعنی عەدەمی ئەعتمادەکە لێرەوە هاتووە یا ئەوەی ئێران ژێربەژێر کەماکان بە پرۆژەی دروستکردنی چەکی ئەتۆمی ئێدامە بە یا مەسەلەن قدرەتێکی زۆرتر بەدەست بێنێ بۆ سەرکوبی داخڵی یعنی لە سەحنەی جەهانیە خەیاڵی ڕاحەت بوو بێ و ئاعتبارێکی جەهانی بەدەست هێنا بێ و لە لایەکی ترۆ لە معاملاتی جەهانیە بە ئیستلاح کەماکان چاوی ڕسانەکان یا چاوی دەوڵەتان و ئەو کەس لایەنانی کە پێشێلکردنی مافی مرۆڤیان بەلاوە گرنگە بەلای ئەمە تا ڕادێکی زۆر بەم معاملاتە دابخادیە فەزای ئیجادکە کە بتوانێت بە ڕاحەتتر مافی مرۆڤ لە ئێرانە پێشێل بکە و خەڵکی ناڕازی سەرکوت بکە لەم بابەتۆ و هەموو بوارەکان چ دەبەرحازی فەرهەنگی و چالەکانی مەدەنی سیاسی عەقیدەتی هەروەکو ئێستەیش ئەبینین لە دەورەی ڕۆحانیە ئاماری ئەعدامەکان لە هەموو کاتێک لە سەردەمی حەتا ئەحمەدنژادە زۆرتر بووە پێم وابێ سەرنجەکانی ئۆپۆزیسیۆنیش سەرنجایەکی زۆر زۆر واقعیە بە لە بەرچاوگرتنیەوەی ئێران هەمیشە ڕژیمێکی غێری قابلی ئاعتماد بووە و زۆرتر ئەهلی کایەکردن بووە لە مەیدانهای بینالمللیشە چ بۆ کڕینەوەی کات چ بۆ تەسبیتی جایگاهی خۆی بەتەنیا نەکەوەی سەرفەن مافی خەڵک یا سفرەی خەڵک و ئاستی کەمکردنەوە ئاستی فەلاکەت و هەژاری و بێکاری و نانێکرێکاران هەروە یەکێک لە کەسایەتیە تقریبان دیارەکانی نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لە دەرەوەی وڵات دەژی باسی ئەوە کات کە نابێ خەڵک ڕێگەوە ینی ڕوون وا باسیەکە ئاڵێ نیگەرانیەکانی ئیسرائیل بێهودەیە ئەوەی کە لە یەکەم پرسیاریش ئاماژەم پێکرد و خەڵکی ئێران ڕێگە نادەن حکوومەتی ئێران هەر بۆ شێوەکە ئێوە باسیەکەن خەڵکی ئێران ڕێگە نادەن حکوومەتی کۆماری ئیسلامی لە ڕێگایەکی هەڵەوە ئەو پارانەکەی کۆی دەدەسیوە ئەو بژانەوە کە دروستە بێ بۆی بەکاری بێنێ و ڕێگەی خەڵکی ئێران ئەبنە ڕێگر لە بەرامبەر ئەو شتانەی کە حکوومەت ئێران بێوێ هەنگاوێکی غەڵەت هەڵبنێ لەمە بەدواوە خۆپ هیوای هەموو هێزێکی گۆڕانخواست بە نەزەری من ئەوەیە کە خەڵکی ئێران و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بە ئامچین و توێژەکانی کۆمەلگا فشار بخەنە سەر دەوڵەت بۆ ئەوەی مافەکانیان زۆرتر دەستە بەرکرێەوە مەسەلەی بێکاری مەسەلەی هەژاری مەسەلەی فەلاکەتی اقتصادی مەسەلەی گرانی و شتایە کە مشکڵی ژیانی ڕۆژانەی خەڵکە یا مەسەلەن هەر شتێکە ئاسیب وارد دەکات بە ژیانیان یا ئەمنیەتیکردنەوەی فەزاکە و بەتایبەت مەسایلی اقتصادی تقریبا ئەقەم نشینی پێ بکرێ بە دەوڵەت لە ڕێگەی هێزی خەڵکەوە دەوڵەت زۆرتر پێمل بێ بۆ دەستەبەرکردنی بۆ پێدانی مافی خەڵکیا باشترکردنی ژیانی ڕۆژانەی خەڵک شاید ئەمە پینێک بێ دیدێک بێ ئەو کەسی باسی کردووە مەبەستنەوەی پێیان نەکرێت ینی بەڕاستی لە جوڵانەوەی کۆمەلگای ئێراندا ئەوە بەدی ئەکرێت کە بتوانن بەڵێ من پێم وابێ پۆتەنسیێلی ئەوەی کە هەم جنبشهای ئیجتماعی همچنین توێژەکانی کۆمەلگا ئەم فشارە بخەنە سەر دەوڵەتی جمهوری ئیسلامی هەمەوەی کرانەوەی فەزای اقتصادی ببێتە ینی باشبوونی وەزعیەتی اقتصادی و سەتحی تەوەقعاتی خەڵک چینی خوارەوەی کۆمەلگا چینی مامناوەند تەبەقەی متەوەسط بباتە سەرترەوە زۆرتر جوڵەی کۆمەڵایەتی دروست کا فشار بۆ سەر دەوڵەت و پاشەکشک بە دەوڵەت تەحمیل بکامە پێم وابێ زەرفیەتەکەی پۆتەنسیەلەکەی بە وزوح ئەبینرێ لەناو کۆمەلگا و پەرچەکردارەکانیشی بینراوە هەمیشە لە خۆناخای جیاوازە
زۆر سپاس کاک سالاری پاشایی چالاکی سیاسی لە بەشداربوونتان لە بەنامێ. زۆر سپاس بۆیەوە و هاوڕانی دەستن دەرکاری بەرنامەی ئاوڕ هەر بژین و سەرکەوت. سپاس لێوەش بینەرانی خۆشەویست. هەتا کاتێکی دیکە و ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵەوە.